بەڵێ سڵاوتان لەبێتن ماوەی سێ ڕۆژە کارمەندانی ژینگە پارێز لە ئیدارەی سۆران بایکۆتیان کردووە و زبڵ و خاشاک فڕێ نادەن. دیارە سنتەری سۆران کوچە و کۆڵانەکان بازار هەمووی پڕ بووە لە زبڵ و خاشاک وەکە بینن ئەمە یەکێکە لەو دیمەنانەی نێو بازاڕی سۆران کە کۆڵانی پیرەژنانی پێڵن زبڵ و خاشاکێکی زۆر لێرە کۆبوتەوە تاوەکو ئێستا فڕێ نەدراوە بۆ ماوەی سێ ڕۆژ ئەبێتن کە بایکۆتیان کردووە. دیارە ئەمە سێم حاڵەتە لە ئەم ساڵ کە دووبارە ئەبێتەوە بایکۆتی ژینگە پارێزان بەهۆی ئەوەی کە کۆمپانیای جێبەجێکار موچە بە کارمەندانی ژینگە پارێز نادا مەشواکاتن کە ناوە بەم شێوەیە بایکۆت بکەن و زبڵ و خاشاک لە سنتەری شار کۆ ببێتەوە. بەڕاستی سیمایەکی ناشرینی بە شار بەخشیوە ئەم کۆبوونەوەی زبڵ و خاشاکە کە ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و بۆنی ناخۆشی زۆر لە شار دروست کردووە. هەر کوچە و کۆڵانێک وە بازار ئەگەڕێیت هەمووی ئاوا بەم شێوەیە زبڵ و خاشاکی لێکەڵەکە بووە مە لە کاتێکدایە کە هەر یەک لەو دوکانانەی لە سنتەری شار ئەبینیت مانگانە بڕی 10,000 دینار یاوە خود زیاتریان لێوەرەگیرێتن لەلایەن حکوومەتەوە لەلایەن شارەوانیەوە بە ناوی فڕێدانی زبڵ و خاشاک کە چی ئەمە بینی حاڵی شاری سۆرانە بەدەست زبڵ و خاشاک هەر سنتەری شاری سۆران نییە بەم شێوەیە بینیناوە ناوە بایکۆتی ژینگە پارێزانی لێ ئەکەوێتەوە بەڵکە بەشێک لە قەزا و ناحیەکانی ناوچەکەش بە هەمان شێوە ناوە بەم شێوەیە بایکۆتی ژینگە پارێزانی لێکەوێتەوە بەهۆی پێنەدانی موچەکانیانەوە. دیارە لە ماوەی ڕابردوو کۆمپانیای جێبەجێکاریش گۆڕانکاری بەسەردا هاتووە کۆمپانیایشتر لە ئێستادا ئەرچی پاکردنەوەی شار و شارستکانی داری سۆرانی گرتوۆتە ئەستۆ بەڵام ئەوەی لە واقعدا ئەبینین تەنها گۆڕینی ناوە لە واقعدا فڕێدانی زبڵ و خاشاک و ئەو گرفتانی کە لە پێشاندا کۆمپانیای پێشووتر هەیبوو کۆمپانیای ئێستاش هەمان گرفتی هەیە لە کاتی خۆیدا موچە بە کارمەندانی ژینگە پارێز نادا. ئەو زانیاریانە ئێمە هەمانە ماوەی سێ مانگە بێتن موچە بە کارمەندانی ژینگە پارێز نەدراوە بۆ ئێمە شوای کردووەکەوە بایکۆتی ژینگە پارێزانی لێ بکەوێتەوە و شار پڕ بێ لە زبڵ و خاشاک و بۆنی ناخۆش و سیمای ناشرین بە شاری سۆران ببەخشێ.